كمترین بەس تەمەند چەند بووە؟ کەمترین تەمەن 2012 بووە کە لە کورد و عەرەبی شاهەمان چەند ساڵە خۆبەخشن و ئیشوکاری ئێوە لێرە چی؟ 10 ساڵە خۆبەخشم من لێرە لە بەشی هۆڵی مناڵبوونم پەرستاری مامانم تەمەنیان مناڵە یعنی شتەکان نازانن زۆر بە هاتو هاوار زۆر بە ناڕەحەتی تێناگەن جارێ لە شتەکە چکە جارێ عەقڵەتێکی ئەوەیان نییە ینی حازر بن بۆ مناڵبوون چکە تەمەنەکانی ئەوە نییە کەمترین تەمەند چەند بووە؟ کەمترین تەمەن 2012 بووە کە لە کورد و عەرەبی شاهەمان بووە منداڵی بووە؟ بەڵێ باش. بە زیاتر تەمەنە مناڵەکان لە عەرەبا زیاتر وەک لە کورد چیرۆکە خۆشەکان هەستەکەم زۆرینەی خۆشیە لەبەرەوەی کاتێک کە مناڵێ لە دایکە بێ ماڵەکە زۆریان پێخۆشە و ڕۆحێکی تازە هێتە دنیاوە بۆ ئەوان ینی ئەوە کە ئێمە ئیشەکەمان نەبینین لە دوای ئەوەی کە ئیبینین کە ئەو ماڵە زۆر دڵخۆشن مناڵەکەیان نەبینن ئەوە هەستێکی زۆر خۆشە بۆ ئێمە و جاریش هەبووە ینی شتی ناخۆشیش ڕوویاوە شتە ناخۆشەکان زۆر جاری وهەیە مناڵێک ئەبێت ئەب نۆرمەڵە ماڵەکە زۆر ناشکری ئەکەن لەسەر ئەوە ینی ئەوە شتێکی هەستەکەم خۆش نییە.